سڵاوتان لێبێت دەروون دروستی ئەم جارە تایبەتە بە باسکردنی لایەنە نەرێنیەکانی کە کۆمیدیا لەسەر تاکدایەنێ و بە تایبەتی لە نەنگی و عیبەزانینی نەخۆشە دەروونیەکانە بینەرمان بن. کۆمیدیا زاڵبوونە بەسەر بارودۆخە ناخۆشەکاندا و وەخستنە ڕووی ئەنجامێکی دڵخۆشکەرانەیە. سێ بنەمای سەرەکی هەن لە کۆمیدیای جددیە. یەکەمیان ئەوەیە کە پێکەنین دروست بکە، دووهەمیان بوونی بە یەکەوبوونی کۆمەڵایەتی لەناو ئەو کەسانەی کە سەیری کۆمیدیاکە ئەکەن و سێهەمیان ئامانجێکی دیاریکرا و ڕوونی هەبێت. بەڵام هەنێک جارەم ئامانجە پێچەوانە ئەگونجێت لەگەڵ بەنەنگی و عیبەزانینی نەخۆشە دەروونیەکانە. بۆ قسەکردنی زیاتر ئەچینە لای بەڕێز پرۆفیسۆر دکتۆر نزار محەممەد ئەمین کە پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەروونیەکانە و باز لەو کاریگەریە نەرێنیانە ئەکات کە کۆمیدیا لەسەر بە عیبەزانینی نەخۆشە دەروونیەکان دەیەنێت. اینجا ئەمە ڕەنگە هونەرمەندەکان تەئیدم کەن لەمە نازانم. یەکێک لە شتە باشەکانی کۆمیدیا بە تایبەتی کۆمیدیای سیریەس اینجا ئێستا شتێکی پێڵەن ڕۆم کۆم کە ڕۆمانتیکە و کۆمیدیای لە عینی وەختە. یعنی هەم ڕۆمانسیە هەم کۆمیدیە لە هەمان کاتە و حتا کۆمیدیای فەلسەفیش هەیە. یعنی کۆمیدیا فیلۆسۆفی من داوای لێبوردنەکەم اختصاسم ئەم ئیشە نییە، هیوادارم لێم ببورن، بەڵام یعنی تەلاعم هەیە لەسەری. دەبینی ئەمە زۆر ئیستیفادەی هەیە بۆ دەرونی مرۆڤەکە چونکە خۆی ئەخاتە شوێنی ئەو کارەکتەرە. یعنی ئەو کارەکتەرەی کە ئەبێ بە طبعا لە کۆمیدیا کارکتەری یەکەم و دووهەم و سێهەم هەیە. طبعا ئەو کارکتەرە ئەو دقەیە دڵی زۆر خۆشە، بۆیە واد لەکە کە پێ بکەنی اینجا خۆی یعنی ئەخاتە شوێنی ئەو کە تۆ خۆت خستە شوێنی کەسێکی دڵخۆش و دڵکراوە و پێکەنی ناوی. طبعا ئەوە ئەگەر بە ماوەیەکی کورتیش بێ ئاسوودەیەکت پێ دەبەخشێ و ئیستیفادەی لەکەی. لە عینی وەختیشە ئەگەر پێت خۆش بە باسی ئەوەی ژەکەین کاریگەری کۆمیدی لەسەر ئەو کەسانەی کە کۆمیدیانن خۆیان کۆمیدیانن. بەڵێ زۆر جارباز لەوە کرێت زۆربەی ئەو کەسانە تووڕان یان زۆر کۆمەڵایەتی نین یان زۆر دڵخۆش نین لە ژیانی ڕاستەقینەی خۆیانە. ئایا ئەمە چ لێکدانەوەیکی دەرونی بێت؟ هەندێکیان ناڵم هەمویان، هەندێکیان کە ئەیان بینی لەسەر ستەیج یا لە فلیمەکە فعلەن ئەو دقەیە زۆر دڵیان خۆشە، زۆر پێکەنی ناوین و هەستێکی خۆشیشی هەیە. بەڵام دوایی کە بە تەنیا ئەبێت ئەگەر خۆی وانە بێ بە حەقیقەت، یعنی ئەمە جەوهەری خۆی وانە بێت. هەنێک لەوانە چەند نمونەیەکم بینی لەم بەینا، هەندێکیان تووشی خەمۆکی ئەبن، هەندێکیان تووشی دابڕانە بن. بۆیەش ئەبینی بەعزە کەسێک کە لە بەتابەتی لە کۆتایی کەریر لە کۆتایی مەسیرە پرۆفشنەڵەکەیە بەتابەتی کە چێتە تەمەنەوە ئەیان هێنن بۆ لای ئێمە تووشی خەمۆکیە بن، تووشی بێزاریە بن، تووشی دڵەڕاوکیە بن. ئەگەر یەکێکی کە بێت ئەڵێ باشە معقولە ئەم کەسە تووشی ئەم حاڵەتە بوو بێ، بەڵێ معقولە تووش ئەبن. بۆیە زۆر لە سەرەتا هەر باسی کۆمیدیای هادف و کۆمیدیای غیرە هادفم کرد، چونکە کۆمیدیای زۆر هەرزان هەیە، زۆر خراپە. با بەوە دەست پێ بکەم زۆر مەبەستمە باسی بکەم بە تایبەتی وەکوتم ئەو فلیمانەی کە لە بۆلیوود لە هند هۆلیوودی هند باسکراوە توێژینەوەیان لەسەر کراوە، زۆر بە ناشرینی نەخۆشی دەرونی پیشان ئەدەن، زۆر بە ناشرینی دکتۆری دەرونی پیشان ئەدەن، زۆر بە ناشرینی ئەو کەسانە پیشانەدەن کە لە بواری تەندروستی دەرونیە کار دەکەن و ئەزانن بەم شێوەیە لایک و با بڵێن جمهور بۆ خۆیان ڕاکێشن. ڕەنگە بە موقت وابێ، بەڵام بە حەقیقەت ئەمە جۆرێکە لە تەنەمور، یعنی جۆرێکە لە تەعەداکردن، دەست درێژیکردنە سەر ئەم زانستە و ئەم پرۆفەشنە. و یعنی ئەتوانم بڵێم ئەگەر بیانەوێت دکتۆرەکان یا ئەو کەسانێک یعنی جلێکی ناشرینیان لەبەرەکەن، حرەکاتێکی ناشرینیان پێەکەن، قژێکی ناشرینیان بۆ دانێن، شوێنەکەیان ناشرینە، هەڵسو کەوتیان ناشرینە. یعنی وان نییە تۆ ڕاستە
کە کۆمیدیاکەی خۆ نابێ وەکو خۆی شتەکان پیشان بدەی ئەبێ تۆزێک مبالغەی تیا بکەیت بۆی وای لێ بکەیت سەرنج ڕاکێش بێ باڵکێش بێ بەڵام نابێ وابێت کە کەسێتەکەی بڕوشێنی نابێ وابێت کە وای لێ بکەیت بۆیە کۆمەڵێک توێژینەوە کراوە دەبینن زۆر بە ناشرینی باسی ئەم جۆرە شتانە کراوە و ئەم حاڵەتەیان سوو کردووە لە بەردەم کۆمەلگا یعنی طبعاً ئەوەشمان لەبیر نەچێت نەخۆشەکانیشیان ئەوەنەی تر سوو کردووە لە بەردەم کۆمەلگا ئێمە بەلای ئێمەوەمانە نەخۆشن ڕێزیان لێگرین حسابیان بۆکەین چۆن من معاملە لەگەڵ نەخۆشێکەکەم قاچیش کابێ هەروەها معاملە لەگەڵ نەخۆشێکشەکەم کە نەخۆشی دەرونیە ئەمە کاریگەریشی ئەبێ لەسەر بەنەنجی و ئایبەزانینی نەخۆشە دەرونیەکە یەینە سەر ستیگما یەینە سەر ستیگما ئەمە کاریگەریە یعنی بەشداربوونە لە پرۆسەی ستیگما دروستکردن واتە لەکە دروستکردن بۆ نەخۆشی دەرونی بۆیە ینی زۆر زۆر خراپ بەکاربێت. هەندێک جار تێبینی تانە و تەشەر و گاڵتەپێکردن ئەبین لەو کۆمیدیانەی کە بینەری ئەبین. ئایا لە ڕاگەیاندنە هیچ بنەمایەکدانراوە بۆ چاودێریکردنی ئەوەی کە لە کۆمیدیایە پێویست بەوە نەکات کە تانە و تەشەر و گاڵتەپێکردن هەبێت؟ بۆ قسەکردنی زیاتر ئەچینە لای پرۆفسۆری یاریدەدەر دکتۆرە پاڤێ جەمیل لەو بارەیەوە چیمان پێڵێت؟ دیارە ئێمە ئەگەر بین باسی میدیای نوێ بکەین ئەتوانین بڵین لە میدیای نوێ ئەم کارە زۆر قورس بووە چونکە لە میدیای نوێ ئەتوانین بڵین میدیایەک دروست بووە کە هیچ فەزایەکی مەجازیە فەزایەکی گریمانەییە ناتوانێت سانسۆرێکی وەها بخرێتە سەری بە جۆرێک هەر کەسێک هەر تاکێک ئەتوانێت وەکو ڕۆژنامەنووسێکی هاوڵاتی کار بکات لە ڕێگەی مۆبایلەکەیەوە ئەو پەیامی کە هەیەی بیگەێنێت و بەبێ هیچ چۆنەڵێ لێپرسینەوەیەکیش لە هەمان کاتە کە ئەمە ئەم کارە زۆر قورس بووە بۆ لێپرسینەوە لە بواری ئەو بابەتە خراپانە یاخود لایەنە سلبیەکانی کۆمیدیا. بەڵام ئێمە لە ئێستاە زۆر زۆر ضرورە دووشت کاری لەسەرەکەین وەکو ئەکادمیست وەکو ئەوانی کە بەردەوام کارەکەن لە بواری میدیایە داواکاری دووشتی زۆر ئەساسیمانێکێک لەوانە پەروەردەی میدیاییە کە ضرورە ئێمە لە خوێندنگەوە لە پەروەردەی مناڵەکانمانەوە بابەتێک هەبێ بەناوی پەروەردەی میدیاوە چونکە میدیا لە ئێستاە چۆتە ناو هەموو بوارەکانی ژیانەوە بە تایبەتی مناڵ لە ئێستا وەکو وای لێ هاتووە لە ڕێگی شاشەکەیەوە ئەوەی میدیا پەروەردەیەەکە دایک و باوک لاچێ بەهۆی ئەم جەنجاڵی ژیانەوە ئەوە مەجای پەروەردەکردنی مناڵەکەی نەبێ بۆیە زۆر گرنگە ئێمە لە سەرەتای پەروەردەکردنی مناڵەوە تێبگەینین میدیا چییە میدیا بۆ کێیە کاریگەریەکانی چۆنە چۆن تۆ ئەتوانی بەکاری بێنی بە شێوازێکی باش چۆن سوودی هەبێ بۆ خوێندنەکە و سوودی هەبێ بۆ دروستبوونی کەسێتی چۆن سوودی هەبێ بۆ ئەوەی کە تۆ زانیاری و پێ بگەێنێ بە شێوازێکە ئەو وەکو ڕێنشاندەرێکی تۆ بێ ئەگەر بێت و ئێمە تاکەکانمان پەروەردەیەکی میدیایی بکەین ئەو کاتە ئەزانێ لە چ کاتێکە بەکاری بێنێ بۆ سوودی خۆی و لە چ کاتێکیشا بەکاری نهێنێ ئەگەر بزانە زەرری پێگەێنرێ بەڕاستی ئەمە لایەنێکە کە زۆر زۆر ضرورە پەروەردەی میدیایی بوونی هەبێ لە سێکتەرەکانی پەروەردەیە. پێش ڕاپەڕینتان بینی و دوای ڕاپەڕین و حکوومەتی کوردی و بەحساب خۆمان ئەمانەوێت ئاراستەی هونەر بکەین ئایا چه جیاوازیەک ئەبینیت ئایا ئامانجدارە ئەو کۆمیدیایی کە ئێستا هەیە؟ لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ حکوومەتی کوردی حکوومەتەکانی کوردی لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆیان ئەوەی کە بەلایەن و زۆر گرنگ نەبێ ئەو ئیعلامەیە کە بۆ کۆمەلگا ڕوە ئەوەی بەلایەنەوە گرنگە ئەو ئیعلامەیە کە بازار بۆ حزبەکانیان نەکات هەر حزبێک و ڕاگەاندنی خۆی هەیە بەم ڕاگەاندنیشەوە هەر حزبە و ڕاگەاندنی خۆی هەیە و بازاڕی حزبەکەی خۆی گەرم ئەکا ڕەنگە وەکو چۆن ڕێ زەکاتێک وەکو سەرفترەیەک بەشێکی خەمی کۆمەلگایان ببێ و ئاراستەی کۆمەلگا بکەن بە ئاراستەیەکی دروست بەڵام نادرن ئەو ئیعلامانەی کە بڵێن ڕاوێژ و ئستیشارە بە پسپۆرەکانەکەن لە بوارەکانە اینجا بەداخەوە ئەوە بڵێن بواری تەلەڤیزیۆن و ئەم ناشتانە ئەوەی کە کێشەیە ئێستا لەسەر ئاستی هەموو جیهانە سۆشیال میدیاکەیە یعنی جاران هەر چۆنێ بواە وشەیەک بەکارهێنم بەس وشەکە ڕەمزیە یعنی لەغاو ئەکرا هەر چۆنێک بێت
يعني سانسۆر ئەکرا داوای لێبوردنەکە مەقسەدم لە غاوەکە شتی تر خراپ نییە بەڵام ئەوە وشەیەکە بە کوردی ئەتوانین بڵێن بە عەرەبی پێڵێن لەجم ئەتوانی لەجمیکەی بەڵام سۆشیال میدیا هیچی پێ ناکرێ و هەموو کەسێک قەناتێکە بۆ خۆی هەموو کەسێکیش کوێخایەکە بۆ خۆی چی بڵاوەکاتەوە استیغلالکردنی نەخۆشی دەرونی استیغلالکردنی خەڵکی ساویلکە بەکارهێنانیان بۆ بازارگەرمکردن و بۆ ئەم نەوەشتانە و هەروەها بەکارهێنانی هەندێشتی زۆر هەرزان و چیپ هەرزان مەقسەدم لە پارەکە نییە یعنی لە سنعەتەکە ڕەزیلکردنی سنعەتەکە وای کردووە کە جەماوەرێکی زۆر زۆر خەڵک بۆ لای خۆیان ڕابکێشێ بۆ چونکە ئەم جارەش ئەڵێمەوە حکومەتەکە کە باوکمانە نەیتوانیوە زەوقێکی وا دروستکە لە ناو خەڵکە کە جیاوازی بکە لە بینی کۆمیدیای هەرزان و کۆمیدیای هادف و سیریەس و جددی و ئەم نەوەشتانە بۆیە ئەبینی جمهورێکی زۆر زۆریانە بێ بەڵام موقتن یعنی فەرقی هەیە ئێستا سەیری فیلمەکانی مستەربین کە فیلمەکانی چاری چاپلن بکە چەند ساڵ تێپەڕی بەسەریانە ئێستش حەزەکەی سەیری بکەی بەڵام هی ئەم بەڕێزانە کە ئەیکەن هەر ئەو پەڕی 2 سەعاتە 3 سەعاتەیتر لە بیرت نامێنێ بەڵام ئەو بە 2-3 سەعاتە پارەیەکی چاکی پێپەیاکە ئیمکانەتێکی باشی پێپەیاکە بۆیە وای لەکە کە بەردەوام بێ لەسەر ئیشەکە لەبەرەوە کۆمیدیای کوردی بەداخەوە هەمووی باش نییە هەنێکی باشی تیا هەیە من نامێ ناوبێنم باشەکان چۆن دەستنیشان ئەکرێت لە ڕووی دەرونی من یەکەم شت باشەکان یەک بەڵگەم هەیە لەسەر باشی یعنی لە یەکەوە ئینتیفازە کراوە بعضێک کۆمیدیان هەیە ناوێ ناوبێنم هەموو کەسیان ناسێ لەسەر ئاستی کوردستان ئەیان خێنە سەر تەوقی سەرمان حتا ئێستش بەردەوامن لەسەر ئیشەکانیان خەڵک ئەیان ناسێ خەڵک ڕێزیان لێگرێ خەڵک احترامیان ئەگرێ ئەوانە کۆمیدیای ڕاستین بەڵام بعضێکیشیان هەیە لەبەر زروفێکی تایبەت ئیتر محتاجی بووە ئیتر هەرچیەک بوو بێ مەجبور بووە کارە خراپەکانی ژوەر بگرێ لەبەرەوە هەڵسەنگانن بۆیان بعضێکیان بەڵێ پرۆفشنڵن بعضێکیان خوێندویانە بعضێکیشان هەر بە فترە تیانە هەیە توانیویانە ئەوەی کە لە سەرەتا باسم کرد چەند سوودی هەیە کۆمیدیا بۆ دەرونی مرۆڤ ئەوان ئێستا ئەو ڕۆڵە ئەبینن دەورێکی زۆر زۆر باش ئەبینن بۆ یاریدەدانی با بڵێن باشکردنی زەوقی خەڵک و دەرونی خەڵک. ئەو کۆمیدیایی کە لە کوردستان پێشکەش ئەکرێت لە پاڵ لایەن ئەرێنیەکانی کە هەیەی تێبینی و ڕخنەی زۆر هەیە لەبارەیەوە ڕای بەڕێز دکتۆر شەرکۆ عەبدوڵڵامان وەرگرتووە بزانین تا چەند ئەو کۆمیدیایی کە لە کوردستان پێشکەش ئەکرێت و بە تایبەتی ئەوەی کە لە میدیای فەرمیەوە نمایش ئەکرێت تا چەند ئەتوانین بە کۆمیدیای جددی ناوی ببین. دەرەن زاراوەیەکە بوو پیانەوت ینی کۆمیدیای تیجاری کۆمیدیایە کە ملتەزم نییە بە فکرێکەوە بە کورتترین ڕێگایەوێت بەرامبەرەکە بێنێتە پێکەنین ئیتر لەسەر حسابی هەر کەسێک بێت لەسەر حسابی هەر بەهایەک بێت لەسەر حسابی هەر بیرۆکەیەک بێ مشکلە نییە ئەوە کورتترین ڕێگایەوە ئێستا زۆر ڕەواژی پێیا کردووە کە ئەوە لە ڕووی تیۆریەوە ناشرینترین شێوازی کۆمیدیایە و خراپترینیشیانە ینی گریان و پێکەنین زۆر پەیوەندیان بەیەکەوە هەیە بەس نابێ پێکەنینی من ببێتە هۆی گریانی تۆ ینی لەسەر حسابی گریانی تۆ بێ لەسەر نابێ بەهێزی من لەسەر حسابی لاوازی تۆ بێەوە و بەعزە شتێک هەیە بەدەست مرۆڤەکە خۆی نییە مەسەرەن من شکڵم وایە بۆچی پێم پێ بکەنی ینی یان توانای قسەکردم وایە بۆچی پێم پێ بکەنی. گرفتێکی تر کە هەیە چه ئەوەی لە سۆشەڵ میدیا ئەیبینین چه ئەوەی لە میدیای فەرمیەوە ئەیبینین تانەوتە شەری تایە شکاندنەوەی تایە ئەوەی کە زۆر بەزەقی ئەبینرێت بە تایبەتی لە دۆزی ژنە ئەنی گاڵتە پێکردن و کەم ئەو پیا و سالاریەکە زەق ئەکرێتەوە
ئایا ئەمە هەر ئاڕاستەکردنی باری دەرونی خەڵک نییە کە ئەگەر کەسێک تونند و تیژی بەرامبەر ژنەکەی ئەنجام بە یان تونند بێ لەگەڵ مناڵەکانیە بڵێ کەواتەمە ئاساییە و بە شتێکی خۆش باس ئەکرێت لەسەر تەلەڤیزۆن؟ ئەوە کۆمەلگا و کۆمەلگا فەرقی هەیە. یعنی ڕەنگە بڕۆی بۆ کۆمەلگایەکی داخرا و ئەو قسێ ڕاست بێ، بەڵام لە کۆمەلگایەکی کراوە زۆر زۆر گۆڕاوە، جیاوازی هەیە ئێستا. خەڵک وەکو جاران ناوێرێ ئەو جۆرە شتانە بکە، چونکە یەکسەر کۆمەڵێک خەڵکی لێ قوت ئەبێتەوە لە کۆمەلگە کراوەکانە کە ئێستا دەوری بڵێن ئەو بەر ئەبینن، لاکەی تری ئەبینن، لێ هەڵستنەوە شکاتی لێەکەن، باسی ئەەکەن، ئەوانیش بڵێن میدیایان هەیە ئەتوانن باسی بکەن. لەبەرەوە شتێکی تا بڵێ خراپە و ئەمیش دیسان و ئەگەڕێمەوە بۆ ئەوەی کە ئەمە جۆرێکە لە تەعەدا، یعنی کە بە عەرەبی پێڵێن تەنەمور، کە بە ئینگلیسی پێڵێن ئەبیوز. ئەمە ئەبیوزکردنی ئەو جۆرە کەسانن، ئیتر ئافرەت بێ، کەسێکی بیرکۆڵ بێ، کەسێکی نەخۆشی دەرونی هەبێ، کەسێکی معوەق بێ، مەقسەدم ئەوەقی جەستەیی بێ، ئەمانە هەمووی تا بڵێ شتێکی خراپە بەکارهێنانیان ئەوە بەڕاستی دژی یاسایشە. یعنی ئەو کەسە ئەگەر ئیمکانێتی هەبێ پارێزەرێک بگرێ، زۆر بە ئاسایی ئەتوانێ ئەو کەسە ئەو کەسێک کە ئەوەی بڵاو کردوێتەوە بیا بە محکەمە، ئیتر قەناتە، سۆشیال میدیایە، هەر کەسێکە بیا بە دادگا و حەقی لێوەربگرێت. ئەو کۆمیدیایی کە ئێستا لە ناو کوردستانە هەیە بەڕێستانە و ڕاگەاندن کار و وەکو خانمێکیش هەستەکەن چ کلێنێکی تیا لە ڕووی ڕاگەاندنەوە، ئەخلاقیاتی ڕاگەاندنەوە و کاریگەریە نەرێنیەکەی چییە کە ئێستا هەیەی؟ ڕاستە دیارە ئەگەر ئێمە بین باس لە کۆمیدیاکەین، ئێمە ناتکرێ هەر باسی لاانە نێگەتفەکەیکین، ئەتوانین باسی لاانە پۆزەتفەکەشی بکەین. هەمومان ئەو شاکارە جوانە هونەریەی شار لە شاپڵمان بینیوە کە بە شێوازێکی کۆمیدی تەنانەت قسەکردنیشی تیانە، بەڵام ئەتوانیوێتی پەیامێکی زۆر جوانی مرۆڤایەتی بگەێنێ بە هەموو جیهان، نەک تەنها لەسەر ئاستی دەوڵەتێک، بەڵام لە هەموو جیهانە کەممان هەیە شاکارەکانی شاری شاپڵمان بیر نەبێ، لە زاکیرەمانە جێی خۆی نەکرد بێتەوە، ئەو بە شێوازێکە ڕۆڵ ئەبینێ ئێمە نەخسبێتە گریان لە هەندێک لە حاڵەتدا، یاخود ئەگەر نەشگریابێتین دوای لێکردی بێتین کە کاریگەریەکی زۆر گەورەی لە ناخی ئێمە دروست کرد بێ، پەیامێکی زۆر مرۆڤانەی جوانی دروست کرد بێ. بۆیە کۆمیدیا ئەتوانێت گۆڕانکاریی زۆر گەورە بکات لەسەر ئاستی جەماوەر و لەسەر ئاستی تاکیش، ئەتوانێت زۆر پەیامی مرۆڤانە دەربخات، ئەتوانێت دەست بخاتە سەر ئەو برینانی کە لە کۆمەڵگە و لە ناخی تاکا هەیە بە شێوازێکی زۆر تەنزئامێز و جوان و چارەسەریشی بۆ بدۆزێتەوە، ڕەنیشاندەریش بێ بۆی زۆر بابەتی زۆر قورس و زۆر جەنجاڵی لا ئاسان بکە بە جۆرێک ئەگەر ئێمە ئەو مووقفانەمان بەسەر بێت لەواچێ زۆر زەحمەت بتوانین بەرگەی بگەین، بەڵام ئەکرێت بە بابەتێکی کۆمیدی لەواچێ جۆرێک بێ لە هێوەرکردنەوەی دەرونی بۆ ئێمەش. بۆیە کۆمیدیا زۆر گەورەیە، ئەتوانێت زۆر پەیامی جوانی هەبێ و زۆر بە ئاسانیش بچێتە ناو هەموو چین و توێژەکانەوە و زۆر بابەتیشمان لا جوان بکە، ئەوەی کە ئێمە ڕۆژانە لە جەنجاڵی ژیانمانین ئەتوانێت زۆر هادە و ئاسانی بکاتۆ لای ئێمە. بەڵام چی بکرێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین لە میدیای کوردیا کۆمیدیا بۆ شێوازە جوانە پیشان بیرێ، ناکرێت ئێمە تێبگەین لەوەی کە کۆمیدیا یعنی قسەی نەشیا و کۆمیدیا یعنی گاڵتە پێکردن بە یەکتری، کۆمیدیا یعنی بە شەڕ هاتنی چۆنەڵی چین و توێژەکان، قسە و باسکردن بەتایبەت لەسەر ژنان. ئێمە ئەگەر سەیری زۆرێک لە کۆمیدیەکانکەین نقطەیەکی ئەساسی گاڵتە پێکردنە بە ژنان، یعنی ژنان هێنرێتە پێشەوە، بەڕاستی ئەمە نمونە یاخود ڕەمز یاخود وێنەی ژنێکی واقعی ناکە، یعنی ئەم منوە خۆم وەکو ژنێک ئەگەر بەدەر لە بابەتەکەی تریش زۆر جار تەریقە بمەوە، یعنی بە شێوازێکە لە شێوازی قیژەقیژ یاخود قسەی نەشیا و یاخود لە چۆنەڵێ ڕۆڵێکی زۆر سیلبی و لاواز کە لە ڕاستیا ژنان بەم شێوازە نین. ئەکرێت تۆ وێنایەکی واقعی ژنان بینی، بەڵام بە قسەی شیا و بە قسەی جوان، یعنی کۆمیدیا خۆی لەمە خۆی بینێتەوە چۆن بتوانی تۆ بە شێوازێکی جوان، بە شێوازێک کە لە عادات و تەقالید و کللتوری کۆمەڵگەکەی خۆتلانەی، بەڵام بتوانی بابەتێکی
جوان شرۆڤە بکەی یاخود بابەتێکی جوان شانبی زۆرێک لە تەمسیلە کوردیە کۆنەکانمان هەیە زۆر بابەتی جوانی کۆمیدیتیایە زۆر بە شێوازێک چونەتە ناو خەڵکەوە کە زۆرێک لە خێزانەکان دائەنیشتن بە دیار شاشەی تەلەڤیزیۆنەکانیانەوە بۆ ئەوەی کە سێری ئەو تەمسیلە کوردیانە بکەن کە زۆر قسە و باسی تیا بوو بەڵام بە شێوازێکی جوان کە خەڵکی ئاڕاستا کرد بۆ بیرنێتەوەی بۆ ئەوەی کە جیاوازی چینایەتی یاخود جیاوازی ڕەگەزی ئەمانەیە زۆر لەو بابەتانەی شرۆڤا کرد خەڵکی تی ئەگەیان کە چۆن کچان ڕۆڵیان هەبێ ئەگەر ئێمە بچینەوە بۆ تەمسیلە کوردیانەیە زۆر نمونەی واقعی جوانی کۆمەلگەکی خۆمان ئەبینین کە زۆر پەروەردەیین بە شێوازێکن ئەیانەوێ خەڵک پێشتر هەستی نەتەوایەتی زۆر لاواز بووە لە فترەکانی پێشترا ئەمان هاتوون بە شێوازێکی تر پیشانیان ناوە تۆخسوانەتە ناخی کەسەکانەوە بۆی کۆمیدیا ئەتوانێت پامێکی زۆر جوان بێ بەڵام ئەگەر بزانرێت کەسانی پسپۆڕ و شارەزا بەڕێوەی بەرنەوە گوم کەسانێک تەنها بۆ ڤیوەر و بۆ ئەوەی کە خۆیانت پێوە چەنەڵی عەرزکەن خۆیان پیشان بن بە شێوازێکی ناشرین. بۆ ڕێگریکردن لەو گاڵتە پێکردن و تانەوتە شەرەی کە لە کۆمیدیایە هەیە ڕاوێژکردن بە کەسانی پسپۆڕ بەتایبەتی لە بواری دەرونی کۆمەڵایەتیە کاریگەر ئەبێت بەتایبەتی لە میدیای فەرمیەوە بەڵام لە هەمووی گرنگتر بە ئاگابوونی نووسەرە لە باری دەرونی خەڵکی کاتێک کە کۆمیدیا ئەنووسێت بزانین لەم بارەیەوە دکتۆر شێرکۆ عەبدوڵڵا وەکو نووسەرێک لە بواری کۆمیدیایە وەروە پرۆفسۆر دکتۆر نزار محەممەد ئەمین چیمان پێڵێ. پەیامی هونەر و پەیامی ئەدەب ئەبێ لەوا خۆی بینێتەوە کە بەدەست مرۆڤە و مرۆڤ خۆی ئەتوانێت شاشی بکەوە دەست بخاتە سەر ئەو برینانەی کە کۆمەلگا لی بەرپرسیارە کە نەک هێزێکی سەر و سروشت و سەر و کۆمەلگا لی بەرپرسیارە بەڵام ئەمان ینی ئەو بۆ کورتترین ڕێگا ئەگەڕێن کە هەم بینەرەکە خۆی پێوە هیلاک نەکە یەکسەر پێی پێ بکەنیە و هەم نووسەری واشمان نیە کە تەخەسوس و پسپۆڕی و شارەزایەکەی قۆڵ بوو بێتەوە لەو بوارە ینی چۆن لە هەموو شتێکە پسپۆڕی هەیە و سەر و پسپۆڕی هەیە کۆمیدیا سەر و پسپۆڕیە لە بواری نووسین ینی هەموو کەسێ ناتوانێت کۆمیدیا بنووسیانی کۆمیدیایکی بەرز ئەبێ ینی تۆ لە پێشەوە نووسەر بیت اینجا لە سەر و نووسەریەکەوە لە بواری کۆمیدیا شارەزابیەوی شارەزایی لە دەروون لە کۆمەڵناسی لە سیاست لە ئابووری لە جوگرافیا لە ئەسا کە ئەگەڕێنەوە بۆ کۆمیدیای کوردی هەر خەڵک پێنی لەبیرە چوار حیوارەکەی خۆ لە چەخماخ و لانەوازان بۆچی چکە ئەوە تعبیری ڕاستی بووە لە هەمومی خەڵک لە ئازار و داواکاریەکانی خەڵک ئەمانەی ئێستا نامێنەوە وەکو مەسەرەن چۆن تۆ فەلافلێگە خۆی بە سەریایی و پارتۆزە بیر دەچێتەوە برسی دەبێت و ئەمیش وایە ینی ئەم سەردەمێکی زۆر خراپەوە خراپیەکەشی زیاتر بۆ کوردە ینی ئەو میلەتانی کە وەکو کوردوە. کەسێک کە سیناریۆ ئەنووسێت چکە لە پرۆسی کۆمیدیایە سیناریستەیە دەرهێنەرەیە ئەکتەر هەیە ئەو کەسێک کە سیناریۆکە ئەنووسێت تا چەند گرنگە جگە لە بارە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیەکە ئاگاشی لە باری دەرونی خەڵک بێت. من یەک شتت پێڵێم کاتێک جارێکیان ئێمە چوین بۆ بەیروت لەوێ شخصێک ئەوە هینێکی ئەبرد بەڕێوە مێزگردێکی ئەبرد بەڕێوە شخصەکە ناوی ناڵێم چکە مەشهورە لە چەند قەناتێکی عەرەبی ئیشی کردووە لە MBC و لە شوێنی تریشا ئیشی کردووە من نەمەناسی پێشتر یەکەم جارم بوو بیبینم لەگەڵ دکتۆرەکانە قسەیە کرد کاتێک کە قسە حیواریە کرد لەگەڵ دکتۆرەکانە تەمان ئێمەش دانیشتو بووین کۆمەڵێک دکتۆر لە هەموو وڵاتانی بڵێن لوبنان و مەسر و ئوردن و عێراق و لە هەموو شوێنێک یعنی سەیری ئەوەی تەنیشتمم کرد خەڵکی لوبنان بوو ئەو کەسش کاڵێم ڕاگەنکارەکە لوبنانی بوو وتم ئەرێ ئەمە دکتۆری دەرونیە وتی نا
وتمە چۆن وتی کە بەرنمەیەک پێشکەشەکە یەک مانگ پێش ئەوە ئەچێ سعیەکە لەو بوارە لەو بابەتە خبرەیەکی ینی بڵێن معلوماتێکی باش وەرەگرێ اینجایەت ئەوەکە لەبەر ئەوە ئەبینی ئەو کەسانی کە زۆر سەرکەوتون لە سینناریۆکانە دەقەکانیان زۆر پێشکەوتووە سەرکەوتووە ئیتر ڕۆمان نووسەکانن سینناریستەکانن ئەمانن ئەو کەسانن کە پێشتر بڵین باگراوندێکیان بۆ خۆیان دروست کردووە اینجا چوونەتە سەر بابەتەکە یعنی بە پێچوانەی کۆمیدیا تاوان شتەکانی ترە بۆ نمونە شتە خەفەتاویەکان شتە تراجیدیەکان ئەوانەی کە شەڕ و کوشتن ئەمانێتە بازشتی تایە خەڵک تووشی PTSDەکە کە جۆرێکە لە نەخۆشیە دەرونیەکان بۆیە وەڵامی پرسیارەکەی جەنابەت ئەوەیە سینناریستەکان مەفروزە پێشەوەی هیچ شتێک بنووسن یەکەم شت ئەزمونێکیان هەبێ لە ژیانە دووهەمینیشی خۆیان دەوڵەمەند بکەن بە ئەم شتانە پێش ئەوەی بینوسن و عیبیش نییە ئەگە پرسیار بکەن لە خەڵکی ترە زۆر طبیعیە. زۆر سپاس دکتۆر سپاس بۆ تۆش. ئێمە تێبگەین لەوەی کە کۆمیدیا یعنی قسەی نەشیا و کۆمیدیا یعنی گاڵتە پێکردن بە یەکتری کۆمیدیا یعنی بە شەڕ هاتنی چۆنەڵی چین و توێژەکان قسە و باسکردن بەتایبەت لەسەر ژنان ئێمە ئەگەر سەری زۆرێک لە کۆمیدیەکان کەین نقطەیەکی ئەساسی گاڵتە پێکردنە بە ژنان یعنی ژنان هێنرێتە پێشەوە بەڕاستی ئەمە نمونە یاخود ڕەمز یاخود وێنەی ژنێکی واقعی ناکە یعنی ئەم من خۆم وەکو ژنێک ئەگەر بەدەر لە بابەتەکەی تر زۆر جار تەریقە بمەوە یعنی بە شێوازێکە لە شێوازی قیژەقیژ یاخود قسەی نەشیاو یاخود لە چۆنەڵێ ڕۆڵێکی زۆر سیلبی و لاواز کە لە ڕاستیا ژنان بەم شێوازە نین ئەکرێت تۆ وێنایەکی واقعی ژنان بینی بەڵام بە قسەی شیا و بە قسەی جوان یعنی کۆمیدیا خۆی لەمە خۆی بینێتەوە چۆن بتوانی تۆ بە شێوازێکی جوان بە شێوازێک کە لە عادات و تەقالید و کللتوری کۆمەڵگەکەی خۆدلانەی بەڵام بتوانی بابەتێکی جوان شرۆڤە بکەی یاخود بابەتێکی جوان شانبی زۆرێک لە تەمسیلە کوردیە کۆنەکانمان هەیە زۆر بابەتی جوانی کۆمیدیتیایە زۆر بە شێوازێک چونەتە ناو خەڵکەوە کە زۆرێک لە خێزانەکان دائەنیشتن بە دیار شاشەی تەلەڤیزیۆنەکانیانەوە بۆ ئەوەی کە سێری ئەو تەمسیلە کوردیانە بکەن کە زۆر قسە و باسی تیا بوو بەڵام بە شێوازێکی جوان کە خەڵکی ئاڕاستا کرد بۆ بیرنێتەوەی بۆ ئەوەی کە جیاوازی چیناتی یاخود جیاوازی ڕەگەزی ئەمانەیە زۆر لەو بابەتانەی شرۆڤا کرد خەڵکی تی ئەگەیان کە چۆن کچان ڕۆڵیان هەبێ ئەگەر ئێمە بچینەوە بۆ تەمسیلە کوردیانەیە زۆر نمونەی واقعی جوانی کۆمەڵگەکەی خۆمان ئەبینین کە زۆر پەروەردەیین بە شێوازێکن ئەیانەوێ خەڵک پێشتر هەستی نەتەوایەتی زۆر لاواز بووە لە فترەکانی پێشترا ئەمان هاتوون بە شێوازێکی تر پیشانیان ناوەتەوە خستوانەتە ناخی کەسەکانەوە بۆی کۆمیدیا ئەتوانێت پامێکی زۆر جوان بێ بەڵام ئەگەر بزانرێت کەسانی پسپۆڕ و شارەزا بەڕێوەی برنەوە گوم کەسانێک تەنها بۆ ڤیوەر و بۆ ئەوەی کە خۆیانت پێوە چەنەڵی عەرزکەن خۆیان پیشان بن بە شێوازێکی ناشرین. قسە زۆرە لەسەر کۆمیدیا لەسەر پێکەنین مەسەلەن بەراوردکاریە کراوە لە بینی لەو دوو سێ ساڵی ڕابردووە دوو بەرنامەی زۆر پێشکەوتوو لە دنیای عەرەبیا دروست بوون ینی هیچیانەوەی باسم یوسف بوو وە بەرنامەش نازانم دێوتانە لەگەڵ ئەمەی کە ئێستا هەیە ئەحمەد البەشیر ئەمەی بەشیر شۆ دراسیان کردو ئەمەی بەشیر بۆیە سەرکەوتوترە لەبەر ئەوەی پەیامێکی هەیە ئەو پەیامە لەگەڵ غەریزەی ئینسانە ئەگونجێ کە ئەو ئەیەوێت هەستی عێراقی بوون لە ناو خەڵکی عێراقا دروستکات بەڵام باسم یوسف بە پێچەوانە بوو باسم یوسف ئەیویست گاڵتەی بە هەموو شتێک کە پەیوەندی بە میسر و بە عەروبە و بۆ شتانەوە هەبێت هەرچەنە بەرنامەکەی ئەو لە مستەوای فەنی و ئەمانە زۆر بەهێزتر بوو بەڵام نەیتوانی بەقەدەر ئەمەی بەشیر شۆ کاریگەر بێت کەواتە ینی نووسەر یان ئەوەی کە لە بواری کۆمیدیا ئیشەکە ئەبێ ئاگاداری ئەوە بێ کە میلە یان بینەر یانێن چی ئەوێت
نەبوونی چاودێری لە بواری ڕاگەیاندن و نەبوونی کەسانی پسپۆر لە بواری دەرونی و کۆمەڵایەتی لە سەرپەرشتیکردنی ئەو کەسانەی کە کاری کۆمیدیا ئەکەن بۆتە هۆی ئەوەی کە هەموو جۆرێک بابەتی بەناو کۆمیدی بڵاو ببێتەوە، بەڵام هەوڵەکان زیاتر لەسەر ئاستی کەسی ئەبێت کە چۆن بتوانین ڕێگری بکەین لەو بەرکەوتنەی کە بۆ بابەتەکان ئەمان بێت. بەو هیوایم دەروون دروستی ئەم جارە توانی بێتی لایەنە نەرێنیەکانی کۆمیدیا بخاتە ڕوو بە هیوای دەروون دروستی بۆ هەموو لایەک.